بەڵێ ژمارەی ئاوارە و پەنابەرەکان لە هەرێمی کوردستان بۆ بینەرانی کوردستان 24 خەینە ڕووە شێوازی دابەشبوونیان بە سەر پارێزگاکانی هەرێمی کوردستاندا. ژمارەی ئاوارە و پەنابەرەکان لە هەرێمی کوردستاندا بێگومان لە 36 کەمپدا هەن بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان کە ژمارەی ئاوارەکان کۆی گشتی ژمارەی ئاوارەکان 928649 کەسە و ژمارەی پەنابەران 664,224 کەس دەبێت. لەناو ئەو 36 کەمپەی کە باسم کرد ژمارەی ئەو ئاوارانەی لەناو کەمپەکاندان 174,000 کەس 174,706 کەسەوە ژمارەی ئەو کەسانەی کە لە دەرەوەی کەمپەکان ژیان بەسەرەبەن 490,092 کەسە. هەروەها لە زۆر شوێنەوە لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستانەوە لە وڵاتانی دراوسێەوە پەنابەر و ئاوارە ڕویان لە هەرێمی کوردستانە کردووە کە بەم شێوازە دابەش بووە. ژمارەی پەنابەرانی سووری 246,810 کەسە بێگومان پشتی شێر بەر پەنابەرانی سووریا کەوێ بەهۆی و ئاڵۆزیانەی لەوێ هەیە ئەمانە ڕویان لە هەرێمی کوردستان کردووە و هەروەها پەنابەری تورکی 7,860 کەس دەبێت و پەنابەری ئێرانی 8,241 کەس و پەنابەری فەڵەستینی 615,000 کەس لە هەرێمی کوردستانە ئاژین و بەسەر پارێزگاکانی هەرێمی کوردستاندا ئەم ئاوارە و پەنابەرانە دابەش بوون کە هەرێکێکیان پشتێکی بەرەکەوێ بێگومان لە هەولێر لە پارێزگای هەولێر لە 141 ئاوارە و پەنابەرەکان لە هەولێر دەژین و هەروەها لە 140 ئاوارە و پەنابەرەکان لە دهۆکن و لە سلێمانیش لە سلێمانیش لە 190 ئاوارە و پەنابەرانە بێت. ئەوەی فەڵەستین وتم 615,000 کەس بەڵام لە ڕاستیە 615 کەسە نەک 615,000 کەس. بێگومان ئێمە لەسەر ئەم بابەتە لەسەر کۆی گشتی ئاوارەکان و شێوازی حەوانەوەیان لە هەرێمی کوردستان من لە ستۆدیۆ میوانێکم لەگەڵە بێت بەڕێز علی سعید بەڕێوەبەری داتا و زانیاری لە ناوەندی هەماهەنگی و قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کاک علی بەخێر بێ بۆ ستۆدیۆی کوردستان 24. ئەگەر بە ئێمە بڵێیت طبعاً بێگومان هەبوونی ئەم ژمارە زۆرەی پەنابەران کە ژمارەکەی نزیکەی ملیۆنێکە بە پەنابەر و ئاوارەوە ئەرچێکی قورسە لەسەر هەرێمی کوردستان چێ کۆمەکی ئەم ئاوارە و پەنابەرانەکە؟ لە ڕاستیدا حکوومەتی هەرێمی کوردستان لە کاتی ئێستادا پرانی خزمەتگوزاریەکان لە کەمپەکان ئیدارە دەکات وەکو لە راپۆرتەکەت ئاماژتان پێکرد تەنها ئێستا 34 کەمپ لە هەرێمی کوردستانە نەک 36 کەمپ بۆ ڕاستکردنەوەی چونکە دوو کەمپ پرۆسی لێکدانیان بۆ کراوە کەمپێک لە پارێزگای سلێمانی لە عاربەت لەگەڵ ئاشتی و کەمپێک لە ئیداری گەرمیان کە کەمپی قۆرەتووە لەگەڵ تازەدێ 34 کەمپی ئاوارە و پەنابەران پرانی ئەوانە خزمەتگوزاریەکانیان بەتابەتی لە 5 سێکتەر کە بریتە لە ئاو لە کارەبا لە کۆکردنەوەی خاشاک لە پەروەردە لە تەندروستی هەروها ڕێگاوبان سەرجەمی حکوومەتی هەرێمی کوردستان دابین دەکات. باشە ماوەیەکە قسە لەسەرەوە کرێت کە کەمپەکان داخرێت و پەنابەران بگەڕێنەوە شوێنی خۆیان. ئێوە لەسەرم بابەتە قسەتان چییە؟ ئایا ئەم هەڵوێستی حکوومەتی هەرێمی کوردستانە یان نەخێر ئەم بابەتەش کراوە بە بابەتێکی سیاسی و لێرە و لەوێ قسەی لەسەرەکرێت؟ لە ڕاستیدا مەسلەی کۆتایهێنان بە فایلی ئاوارەی یاخود پەنابەرەتی لە عێراق مەسلەیەکی ئالۆزە پێویستە ورتر و حەکیمانەتر تەعاملی لەگەڵ بکرێت. ئەوەی کە حکوومەتی اتحادی بەتابەتی وەزارەتی کۆچبەران دێڵێ ئامادەکردنی چەند پلانێکە کە بە شێوەیەک لە شێوەکان هیچ پلانێکی استراتیژی نییە و دیراسەیەکی وردی دۆخەکە نەکراوە لە کەمپەکان و دەرەوەی کەمپەکان. ئەگەر بینە سەر واقعا حکوومەتی هەرێمی کوردستان لە دوای 2016 و 2017 پاش پرۆسی ئازادی ئەو ناوچانی کە داعش داگیری کرده بوو پرۆسەی گەڕانەوەکان بەردەوام بووە. ئێمە لە سەرەتادا 2 ملیۆن ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستان هەبووە پێ بە ئەو ژمارەیە کەمی کردووە لە حاڵەتی ئێستادا نزیکەی ملیۆنێک ئاوارە و پەنابەر هەیە واتە پرۆسەی گەڕانەوەی ئارەزومەندانەی ئاوارەکان و پەنابەرانیش بۆ زێدی ڕەسەنیان بۆ وڵاتانی دیکە بەردەوام بووە. حکوومەتی هەرێمی کوردستان دامی ئەو پرۆسەی کردووە بە شێوەیەکی ئارەزومەندانە بەڵام ئەوەی کە کەمپەکان بە یەک جاری دابخرێ و بە منطقی هێز
ئەو خەڵکیە بنرێتەوە شوێنی خۆی ئەوە سیاسەتێکی مەرفوزە حکوومەت هەرێمی کوردستان بە تایبەتی بە ڕێز جەنابی وەزیری ناوخۆ کە بەرپرسی دۆسیەی مرۆیی لە هەرێمی کوردستان لە سەرجەم دیمانەکانیدا لە چاوپێکەوتنە چاپەمەنیەکانیدا ئەوەی باس کردووە کە ئێمە بڕوامان بە گەڕانەوەی ئارەزومەندانی ئەو ئاوارە و پەنابەرانە هەیە و بۆ ئەوەش سەرجەم تیمەکانی ئێمە لە ناوەندی هاوبەشی مەگەی قێرانەکان لە وەزارەتی ناوخۆ لە پارێزگا و ئیدارە سەربەخۆکان بەو تەوەجوهەکاریان کردووە و هەمەهەنگ و هاوکاربوونە لەگەڵ هەم ئاژەنسەکانی نەتەوە یەکگرتوەکان هەم کۆمیسیۆنی باڵای کاروباری پەنابەران هەم ڕێکخراوی نێودەوڵەتی بۆ کۆچ بە تایبەتی لە پرۆسەی گەڕانەوەی ئارەزومەندانە لە پارێزگای دۆک و لە پارێزگای هەولێر بە هەمان شێوە لە سلێمانیش. باش لە سەرەتاوە وەکەوتە ژمارەیەکی زۆر پەنابەر و ئاوارە ڕوویان لە هەرێمی کوردستان کرد بوو ئەو کاتیش ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوە کۆمەک بەخشەکان هاوکاریی باشیان نەکرد تا ڕادەیەک ئێستا ئاستی هاوکاری نەتەوە یەکگرتوەکان و ڕێکخراوەکانی دیکە چییە؟ دووەمیان ئاستی هاوکاری حکوومەتی عێراق بۆ ئاوارە و پەنابەران چی؟ بە سوپاسەوە کۆمەلگەی نێودەوڵەتی بە شێوەیەکی گشتی ئاژانسەکانی نەتەوە یەکگرتوەکان ڕێکخراوەکانی نەتەوە یەکگرتوەکان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان وڵاتانی کۆمەک بەخش دەستبار بوون لە سەرەتادا بەڵام کاتێک کە قۆناغەکە درێژە دەکێشێ و لە دوای 2019-2020 پێ بە پێ ئەو هاوکاریانە کەم دەکات. بەداخەوە ئێستا بەشێکی کەمی پرۆسەی ئیدارەدانی کەمپەکان بە هەمەهەنگی لەگەڵ کۆمیسیۆنی باڵای کاروباری پەنابەران بەڕێوە دەچێت. سەرجەم سەکتەرە خزمەتگوزاریەکانی دیکە لە ناو بۆ دەرەی کەمپەکان بۆ ئاوارە و پەنابەران حکوومەتی هەرێمی کوردستان دابین دەکات. لەبەرمان من نەچێت لەو ژمارەی کە باسمان کرد نزیکەی ملیۆنێک ئاوارە و پەنابەر تەنها 30% ئەوانە لە ناو کەمپەکان دەژین لەو 34 کەمپەی کە هەیە. باقی کە دەمێنێتەوە 70% لەگەڵ کۆمەڵگەی خانەخوێ لەناو شار و شارۆچکانی هەرێمی کوردستان دەژین کە هەمان ئەو ماف و ئیمتیازات و خزمەتگوزاریانە پێشکەش دەکرێت کە وڵاتی هەرێمی کوردستان و هاونیشتیمانی هەرێمی کوردستان پێشکەشی دەکرێت. بۆ ئەمەش بەداخەوە وەزارەتی کۆچ و کۆچبەران کە بەرپرسی ئەو دۆسیە بەپێی قانونی وەزارەتەکە و بەپێی پەیڕەوی ناوخۆی وەزارەتەکە کەمتر وەکو دۆسیەکی مرۆیی مامەڵە لەگەڵ ئەو مەلەفە کردووە و کەمتر لە ڕوانگە مرۆییەکەوە تحلیلی بۆ مەسەلەیە کردووە هەمیشە وەکو کارتێکی سیاسی بەکاری هێناوە و لە قۆناغ بۆ قۆناغ لێدوانی سەیردن سەبارەت بە مەسەلەی داخستنی کەمپەکان. حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز جەنابی وەزیری ناوخۆ لە 24 تەموزی 2023 لە کاتی گەڕانەوەی قۆناغی دووەمی ئەو 13 گوندەی کە دەکەوێتە دەڤەری خازر و حەسەن شام لە لێدوانێکی چاپەمەنی ئەوەی بۆ هەموو میدیاکان باس کرد کە حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشتی گەڕانەوەی ئارەزومەندانی ئاوارە و پەنابەران دەکات بۆ زەیدی ڕەسەنی خۆیان. بەڵام کاتێک کە دەین ئەو مەسەلەیە وردەکەینەوە پێویستە مقەویمات یاخود کرایتیریا و معایری گەڕانەوەی ئەو ئاوارە و پەنابەرانە بە تایبەتی ئاوارە عێراق ناخۆی ئاوارە عێراقی ناخۆیەکان زمینەیەکی لەبار بڕخسەنی زمینەکە بۆ نییە. یعنی ئەگەر ئێوە ئامارێکتان لابێ پێم وابێ ژمارەیە لە پەنابەران لە کاتی خۆیان گەڕانەوە بەڵام دوجار جارێککە گەڕانەوە بۆ کەمپەکان و بۆ ئەو شوێنانەی کە وەکو ئاوارە ڕویان تێکردەوە. مەسلەی گەڕانەوەی ئاوارەکان بۆ زەیدی ڕەسەنی خۆیان مەسلەیەکی فڕەهەندە پێویستە هەر ڕەهەندێک بەوانە بە شێوەیەکی زانستی دوور لە دەمارگیری دوور لە کاتی سیاسی دیراسە بکرێ و پلانی درێژخانی بۆ دامنرێ. بەنەتیجە ئەگەرنا ئێمە دووچاری گەڕانەوەی پێچەوانە ئەوەی کە پێ دەڵێن ریڤرس دیسپلیسمنت دەبینەوە بۆ نمونە کەیسی شنگال باسەکەین ئەمە بەجێبەجێ نەکردنی اتفاقی شنگال و ڕێکەوتنامەی شنگال ناتوانرێت ئەو خەڵکەیە بە ئاسانی بگەڕێتەوە شوێنی خۆی لەبیرمان نەچێت تاکو ئێستا شنگال لەژێر هەژمونی گروپە میلیشایی و چەکدارەکاندایە خەڵک ناتوانێت خەڵکی سوی بڕواتە شوێنێک کە گروپێکی میلیشایی لێیە و مەترسی بۆردمانکردن هەمیشە ئەگەرێکی کراوەیە. ئێمە لە ساڵ و نیوێک پێش ئێستا ڕێک لە مانگی 5 2022 بەهۆی پێکدادانێکی چەکداری لە نێوان هێزەکانی حکوومەتی اتحادی وەزارەتی بەرگری عێراق لەگەڵ گروپە میلیشیایە لە سادرچوەکان لە شنگال بە تایبەتی لە ناوچەی خانە سوورێ و دووگرێ و دوهۆلا لە خلالی تقریبا 3 ساعات زیاتر لە 10470 کەس ئاوارە بوونەوە بشێوەیەکی پێچەوانە ئەوەی کە پێ دەڵێن نزوحی عکسی هاتنەوە بۆ پارێزگای دۆک و ئیداری سەربەخۆی زاخۆ. ئەوە پێمان دەڵێت کە هەمیشە ئەگەر بابەتەکە زمینە سازی بۆ نەکرێ و ئامادە سازی بۆ نەکرێ هەمیشە ئەگەری دووبارە گەڕانەوەی ئاوارەکان کراوەیە و ئەگەرێکی کراوەیە بۆیە بەنەتیجە پێویستە پلانێکی استراتیژی درێژخایان هەبێ سەرجەم لایەنەکان لە مێزی گفتوگۆ دابنیشن و پلانێک دابنێن بۆ مەسەلەی گەڕانەوە لەبیرمان نەچی ئەو دۆسیە تەواو دۆسیەکە بە بەرپرسی حکوومەتی اتحادیە و ئەوانە هاوڵاتی عێراقن و وەزارەتی کۆچ کۆچبەن بەرپرسی یەکەمی ئەو مەلەفەیە و کلیلی چارەسەری ئەو دۆسیە لای حکوومەتی اتحادیە. حکوومەتی هەرێمی کوردستان
بەڕێز جەنابی وەزیر ناوخۆ لە سەرجەم دیمانەکانی لەگەڵ شاندنی دەوڵەتەکان لەگەڵ ئاژانسەکانی نەتەوەی گرتوەکان لەگەڵ بەعساتی دیبلۆماسی نوێنەری وڵاتان چ لێرە چ لە بەغدا هەمیشە تاکید لەوە کردوەوە کە ئێمە داعمی بێبەرامبەری ئەو مەسەلەیە ئەبین و هەمیشە سەپۆرت و وەروها پاڵپشتی گەڕانەوەی ئارەزومەندانی ئاوارەکانەکەن بۆ شوێنی ڕستنی خۆیان. بەڵێ علی سعید بەڕێوەبەری داتا و زانیاری لە ناوەندی هەمەهەنگی قەیرانەکان لە وەزارەتی ناوخۆی حکوومەت هێرێمی کوردستان سپاس بۆ جەناب. سپاس.